عزیزان لای ئەقڵای جنگلیانی هەر لە ناو دۆڵەکانی لە دۆڵی لە قاشقۆڵەکەیتەوە بۆ لای چەمی ڕێزانەوە زۆر تابلەی سەختە ئەمەش هەمووی چەمە وەکو ببینێ ئاوی تیا هەوڵێن لە شوێنەدا بدەین کاوشتی تیا بێ جەماعەتە تا بەڵام ماوەیەکی دوور و درێژە بەڕێوەین تقریبا 3 ساعاتێکە بێ بەڕێوەین وانە 3 ساعات 4 ساعاتێکە بێ بەڕێوەین Okay, there's supplies between Kurdistan between Chami Rezan and Kashkol. We're walking in the valley and there's water around here, but it's a very, very difficult valley and enjoy. Good. And today on 23 April 2021. See you again. Bye.